خاوەنشکۆ ماکسیملیانۆس ڕاوێژکاری گەورە. هیچ خدایەک جگە لە خۆڵخێنەری ئاسمان و زەوی لەم جەهانە گەورەدا نییە. ئەو چیوت؟ هیچ خدایەک جگە لە خۆڵخێنەری ئاسمان و زەوی لەم جەهانەدا نییە. خدای ابراهیم، خدای نوح، خدای موسی کلیم الله، خدای داوود و سلیمان و خدای عیسی و خدای آخرین پێغەمبەر کە ستوودەیە و جەهان چاوەڕوانیەوە. خدایەکە تەواوی پێغەمبەران لەلای ئەوەوە بۆ ڕێنمونی خەڵک هاتووەن. خدایەکە بە تەواوی زاڵمان وادەی جەهەنەمی داوە و جەهەنەمی ئەو جێگایەکە بۆ تەواوی بتپەرستان. تا کەی دەتانەوێ ئەم قسانە ببیستن؟ هۆڵبەت بیکەن. ئارام بن بن ئارام بن. جوپیتری بەرزی توانە ماکسیملیانۆس دەڵێی چی؟ سوێن بە زووس دەرزانی من چەند جار مەترسی ماکسیملیانۆسم ڕاگەیاند بوو بەڵام کەس گوێ نەدامی. ئەو تەنیا نییە، ئێمەش قسەکانی ماکسیملیانۆس بەڕاست دەزانین و ئیمانمان پێیەتی. ئێمە خدا گەلێ بە ناوی ژوپیتێر، دیانا، هێرکول، سیبێل، ئاپۆلۆن، پارس، ئادریانوس یا هەر ناوێکی دیکە بە خودای ناناسین. کاکەی دەتانەوێ دانیشن و گوێ لەم جاوە شاوانە باگرن. ئارام بن، ئارام بەخۆن، دانیشە، دانیشە ئارام بە. لە بەرامبەر خودایەکی تاق و تەنیایە و ئەبەدی و ئەزەلیە ئێمە خودایەکی دیکە ناناسین. من عادەتم کردووە کە لە سێ حاڵدا بڕیار نەدەم، لە کاتی تووڕەیی، لە مەستی و لە کاتی ترسدا. دیۆکلیتیانوس، تۆ ناتوێ بڕۆیە ڕیزی ئەوانەوە؟ وە جەنابی بەرتوس تۆ چی؟ وە یا جەنابی جۆلیوس شەرم مەکەن بیڵێن. دەبێ بڕۆینە ڕیزیانەوە. ئەی گەڵاڵەی کوشتنی ئیمپراتۆر چی لێ دێ؟ ئەوان ئیمپراتوریان کوشتووە، مەگەر باشی لەوە دەکەی ئیمپراتۆر بکوژن. لە نێوان ئێوەدا کەسێک هەیە کە بچێتە ڕیزی ئەوانەوە؟ بەڵێ هێشتا هەن کەسانێک کە دەیانەوێ وەکو ئەوان بن. هەرچێک کە برایانی ئێمەوتیان ئێمەش قبوڵی دەکەین. ئیمپراتۆریش وەکو ئێمە ئینسانێکە نەزیاتر. مەگەر عەقڵ ئێوە دەڵێکە ئینسانێکی وەکو خۆمان بە خودای خۆمان بزانین یا پەیکەرەکانی زێر و زێو و بەرد و ئاسن بپەرستین؟ خدای ئێمە نە شەریکێکی هەیە و نەعولادێ و بۆ هەڵسوڕاندنی کاروباری عالەم نیازی بە کەسێک نییە. ئەوانە خوداکان تووڕە دەکەن. ئەوانە کافر بوون. حکمیوانە لە لای من لە داردانە. ئەمە تگاڵتە و گەبێتە دیۆکلیتیانوس. خاوەنشکۆ ئەم ناپیاوانن لە ڕێگای پیا و ماقوڵان و باب و باپیرانی خۆیان لایان داوە وە چوونەتە سەر دینی کرێکار و کۆیلە و بیانواکان. ئەمە خۆم دەبینیم، بەڵام لە دەربارەی تۆدا چی دەکەن؟ خاوەنشکۆ ئەم چەپەڵانە لە پیا و ماقوڵانی ڕۆمن
باو باپیرانیان عمرێک بە شانازی و گەورەی لەژێر سێبەری ئیمپراتوری و نیشتمانی ڕۆمدا ژیاون. ئێستا خۆتە نەزانن خاوەنشکۆ، من نازانم بۆ شێت بوون. شێت ئێوەن؟ شێت ئەوانن کە لە چێ و لە ئاسن لە شێوەی خۆیان خوددا ساز دەکەن و دەیان پەرستن. شێتێوەن کە بە جێگەی ئەوە خوددا بە خوڵقێنەری خۆتان بزانن، خۆتان خوددا دەخوڵقێنن و ئەو دەپەرستن. ئێستا ئێوە بڵێن شێت چێیە؟ ئێوە چونکە خەریکی پەرستنی خوددایەکن کە نازانن چ شێوێکی هەیە تا پەیکەرەی بۆ تاسکەن. گزنێفۆندەی کوت ئەگەر ئەسپەکان و شێرەکان و گاکان دەستان هەبوایە و توانی بایان نەقاشی بکێشن، بەڕاستی خودداکانیان هەر لەسەر شێوازی خۆیان دەکێشە. ئەوەندە گەوجی کەسانێکی وەکتویان دیوە جەنابی بروتوس. مەگەر گەوجانەتر لەم قسەیە هەیە کە دەڵێن جوپیتێر لەم جیهانەدا هەیە و ئاپۆلۆنیش کوڕی ئەوە؟ مەگەر زاڵمتر لە ئێوە کەسێ هەیە کە ئەم هەموو قسە خەڵیت و پەڵیتانە بۆ خەڵکی بەسەزمان دەکەن؟ جەنابی ئیمپراتۆر، ئێوە دەڵێن کە خوداییکردن بەسەر خەڵکدا دراوە بە ئێوە. ئایا دەتوانن خۆتان لە خواردن و خەوتن بێنیاز بکەن یا لە مردنی خۆتان بەرگری بکەن؟ بەسە تۆڵ بەسیان کەن، بیان کوژن، ئەوان دەبێ بسووتێنن. نەتەنیا دەبێت تۆڵ بەسیان کەن، بەڵکو ئەوان نابێت سەل و ئاسان بمرن. من ئەوانم بە زیندویی دەوێت. مردن بۆ ئەوان کەمە، دەبێت بەڵایەکی زۆر بەسەر ئەوان بێنم. خاوەنشکۆ، من ناچارەن دەگەم کە تۆ بکەن. بل لما استغارت لما ترسي ماكسيميليانوس بجنابة حكم وتبوه. زارت ببستا فدياس هلا خامشكو بشكن خاني زير دبي نيكولاش بيان